سەرەڕای قەیران و گرفتە سیاسی و داراییەکان سێهەمین فیستیڤاڵی خلیسکانەی سەربەفر لە سنووری قەزای چۆمان لە هاوینە هەواری سێکانیان بەڕێوەچوو. فیستیڤاڵ و پێشبڕکێی ئەمساڵ جیاواز لە ساڵانی پێشوو بە بەشداری تیمەکانی سکیوانی نێودەوڵەتی و ناوخۆیی بەڕێوەچوو. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر یاریزانی نێودەوڵەتی لە ئەمریکا و لە ئەوروپاوە تیمێکیان هاتووە چالاکی وەرزشەکانی خۆیان لەو دەڤەرە دەخەنە ڕوو کە ئەمە وەک خۆیان دەڵێن ئەم ناوچەیە لەبارە لە بواری ئەنجامدانی ئەو جۆرە چالاکیانە چالاکی سکی سەربەفر خلیسکانەی سەربەفر و لەبارە دەتوانرێت ئەو جۆرە چالاکیانە ئەنجام بدرێت. ئەو ساڵ دەمانەوێت بەو شێوەیە ساڵانی دادوو دەمانەوێت فراوانتری بکەین زیاتری بکەین بۆ ئەوەی ئەو ناوچەیە ببێتە ناوچەیەکی گەشتیاری و وەرزشی و خەڵکێکی زۆری ناوخۆیی و دەرەشی ڕووی لێ بکەن. بەهۆی کەش و هەوایەکی تایبەت لە وەرزی زستان و بەفرانباریدا ناوچەی باڵەکەتی بەهۆی هەڵکەوتەی جوگرافی و بوونی چەندین شاخ و هەڵکەوتەی جوگرافیای جیاوازەوە ساڵانە بەفرێکی باش دەبارێت و هاوڵاتیان و ئارەزومەندانی خلیسکانە ڕوو لەو ناوچەیە دەکەن. ئێمە یاریزانانی خلیسکێنی سەربەفر لە پێنجۆن بەرزدارن فیستیڤاڵەمان کردووە. ئەم یاریە خۆی یارێکی جیهانیە بەڵام لە کوردستانە بۆ یەکەم جار لە پێنجۆن سەری هەڵداوە لەسەر دەستی مامۆستا زانیار و مامۆستا مەریوان کە سەردانی ئیسپانیان کرد بۆ شارەزابوون لەم یاریە. ئێمە تقریبەنەوە 5 ساڵ ئەم ستافە 5 ساڵە بەردەوامی لە پرۆڤ و بەڵێ سەرەتا بخێرەتنا کەناڵە پەیام تکەم ئەسواک و کچەکی کورد من بەشداری فیستیڤاڵە خلیسکاندنا سەربەفرێ کری ئەز سووران هاتی بۆ گروپی چۆمانم ئینشاڵڵا پلەیەکەم دەبدەستهێنم. ڕاستی ئەم هاتینە پاڵ ئەجنەبیە بزانین ئەجنەبیش بزانێ کچێت کوردیش وەکوان توانە هەستی هەیە و بشن هەرچی یاریەکە ئەنجام بدەن. سەرەڕای بوونی دەرفەتێکی باش و شیاو لە ڕووی گەشتیاریەوە لە سنوورەکە بە تایبەتی و بەگشتی لەسەر ئاستی باشووری کوردستان بەهۆی کەمتەرخەمی حکوومەت و لایەنی پەیوەندیدارەوە نەتوانراوە ئەو دەرفەتە سوودی لێوەربگیرێت و کەرتی گەشتیاریش ببێتە سەرچاوەیەکی گرنگ و تایبەت لە ڕووی ئابووریەوە. هەر ئەمەشە وای کردووە هەرێمی کوردستان لە ئێستا و ڕابردوودا پشتی تەنها بە سەرچاوەی سامانی سروشتی بە تایبەتی نەوت بەستووە. بۆیە لە بچووکترین قەیران و تەنگەشەدا ناتوانێ بەرگە بگرێت. ئەگەرچی ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر لە هەرێمی کوردستان بەفر لە زۆرێک لە ناوچەکان نەباریوە، بەڵام بارینی بەفر لە ناوچەی باڵەکەتی بە تایبەتی لە دەڤەری پڕژێ ڕێژێکی باشی بەفر باریوە لەم ناوچەیە سەرنجی یاریزانانی بۆ لای خۆی ڕاکێشا کەواتیای خلیسکانەی سەربەفر ئەنجام بدەن. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام هاوینە هەواری پڕژێ لە دەڤەری باڵەکەتی.